من ناوم بەرزانی کوڕی سدیقی باوەیە ناسرایم بە بەرزانی باوە هەر لە مناڵیەوە لە سەرەتاوە دەستم کردو بە خولیایم ئیشەم ئەلحەمدوللا هەتاوەکو ئێستا لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە. ئەم ئیشی کوورەیە سەرەتا بە خەڵوز دەستمان پێ کرد هەتاوەکو ئەم چینی کە ئێستا هاتووە زەمانێکی زۆر بە لە هەزار ئێستش خەڵک هەر بە خەڵوز ئیشەکە بەڵام ئێستا تەتەوڕێکی زیاتر پێیا بووە ئێستا بۆ بە نەوت لە دوای ئەوەی کە بە بۆنێم قەیران و فەرتەنە و ئێستەوە نەوتەکە تۆزێک گرانە دەستمان کردو بە ڕۆنی ڕەش کارەکەین. ئەمە تێخی کاتێکە ئاوی لێتەوە ئەمە لە دوای هەموو تەواوبوونی ئیشەکە بەعام وەکو تەور و تەوراس و پاچ و هەروە بێتەوە بێڵ و بێڵەکان و بژار بڕە و پاچە کۆڵێ و تەشوێر دارتاشیە و تەشوی دارە و داسە و ئەنەوەڵا ئەم شتانە دروستەکەین. جاران ئێمە لە بازاڕێکۆنەکەی خۆمان بووین ئەو کاتە ئەوێ ئەلحەمدوللا ئیشێکی باش و ڕێک و مەزبوط بوو بەڵام بە ناشوری خوانە بێسەر کە هاتوونەتە ئێرە زیاتر لێرەوە ئەینێرینەوە بۆ ناو بازاڕ ئەڕاتەوە بۆ ناو شار لەوێ عەرزەکرێ و ئەفرۆشتێ. هەمیشە ئێمە بە تایبەتی لە ڕەمەزانە زۆر ناڕەحەتە بەڕاستی چونکە جەوەرە گەرمە لە حەقیقەتەکە لە زستانە بێ ئیشی ئێمە زۆر بەلاوانە و خۆشترێکە لە ڕەمەزان لە هاوینەکە. خۆزن ئەمە پێش ئاماژەم پێیا کەوتم ئەم تەورانە لە سەرتاوە لە کوورەکە گەرممان کرد چاکمان کرد ئێستا دەستکردین بە تیشکردنی تیشکردنەکە ئەوپەڕی لە 4 دقەیە بۆ 5 دقەیە هەرەوەنەکە لە کوورەکە هاتە دەرەوە تۆزە سارد بێتەوە دەتوانین ئێمە دەستکەین بە تیشکردنی بە 3 مەرحلە تەواو بێت تیشکردنی تەنانەت 1 تەور. خۆشەویستی زیاد لە حەد ئەلحەمدوللا هەتا ئەوەی کە بەش بە حاڵی خۆم زۆر پێی ڕازی.